سپاس. طبعا دادگای اتحادی برمبنای قانونی لسردمی اداری انتقالی دروست بوو دواتر کە دەستوری عراقی دەرچوو لە مادە سیانزە بە تحدی لە مادە سیانزەی دەستور ضمنیە نقرار کرا بە صلاحیت و اختصاصاتی دواتر لە تعدیلێک بەسەر ئەم قانونە هات ئەوەی کە تعدیلەکە بە قانونی ژمارە 8 ساڵی 2021 تعدیلی بەسەر هاتووە. طبعا ئەوەی کە جێگەی گفتوگۆ بێ لەم دانیشتناوەیە کە محکەمەکە لە ڕاستیە کۆمەڵ اختصاصاتی هەیە. اختصاصێکی بریتە لە ڕقابە على دەستوریەت القوانین، اختصاصێکی تەفسیری چاودێریکردن لەسەر دەستوریبوونی یاساکان کە لە چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان دەرەچێت. اختصاصی دومی بریتە لە تەفسیری قوانین. اختصاصێکی تری هەیە کە فەصلی منازعاتە لە بینی حکومەی اتحادی و حکومەی بە کوردی تەفسیرکردنی مادەکانی دەستور، تەفسیرکردنی مادەکانی دەستور، ڕاوەکردنی مادەکانی دەستور ئەگەر بە کوردی پەتی قسە بکەین، و چاودێریکردن لەسەر دەستوریبوونی یاساکان و دادوەریکردن لەو ناکۆکیانەی کە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم لەلایەک ڕووەدا یاخود لە نێوان حکوومەتی اتحادی و محافظات ڕووەدا، ئەو ناکۆکیانەی کە لە نێوان محافظەکان خۆیان ڕوەدەن یا لە نێوان هەرێم و محافظەکان ڕوەدەن، هەروەها ئەو ناکۆکیانەی کە پەیوەندیان هەیە بە طعن لە صحەتی عضویەتی مثلا یاخود ڕاستی کاندیدبوونی ئەندامەکانی پەرلەمان و نەتایجی انتخابات پەسەندەکە، و هەروەها ئەو طعنانەی کە علاقەیان هەیە بە نەتایجی انتخاباتەوە بڕیاری کۆتاییان تیایەت و تقریبا اختصاص بەس بڕیارەکانی ناگۆڕدرێن و یەکلاکەرەون و بەسەر بڵێن تانەشیان لێ نادرێت. باڵێ ملزەم و باتن و لەسەر هەموو خاکی عێراق و لەسەر هەموو تورابی عێراق جێبەجێکرێن. هەر بڕیارێکاوەمدەی دام و دەستگایەکی تر ناتوانێت هەڵی وەشێنەوە هەر بڕیارێک دادگای فیدراڵی بدات؟ نەخێر، ئەوەی کە حکم و قەرارە بات و ملزەمە، بەڵام بۆ قەضای ولاییشی ممارەسەکە بەپێی مادەکانی 151 152 153 لە مرافعاتی مەدەنی ئەمرە ویلاییەکانی، هەرچەند محکەمە خۆی یعنی قەراری هەیە لەوەی کە ئەمرە ویلایەکانیشی باتن، بەڵام ئەمری ویلایی خەصڵەتی جیاوازە لە قەرار و لە حکوم. ئەمری ویلایی بنان عەلا خصومە دەرناچێ، یعنی ئەطرافەکان بانگێش ناکرن کاتێک محکەمە بڕیارەدا، بەڵکو ئیجراعاتێکی ئیداری ئەتوانم بڵێم حجیەتی موقتی هەیە، واتە پابندبوونێکی کاتی هەیە بۆ ئەوەیە کە ئەگەر لە بابەتێکا لە مەسلەیەکە پێیان وابوو پێویستە ئیجراعاتێک یاخود ڕێکارێکی دیاریکرا و ڕابگرن تا حەسمی داوای ئەسڵیەکە ئەکەن. ئەمە ئەم قەزا وەلائیە کە فقه پێڵێن ئەوامر على الأرائث لەم جۆرە ئەمرە وەلائیانەیە بەپێی ئەسڵی قانونی مرافعات قابلی تەظەلومە نەک اعتراض. تەظەلوم لەو جهەتی کە محکەمەکە دەرەکات، بەڵام لەمەشا محکەمەی اتحادی تەفسیرێکی کردووە کە ئەڵێ حتا قابلی تەظەلومیش نییە ئەمری وەلایی. ئەمەم لە حەزی لەسەر ئەگەر پێویست کە دوایی زۆر باشە. بەس کاتەکەی ئێستا بڵێن لە نۆ دادوەر پێک دێت دابشکراون پێنجیان وەبزام شیعە، دوو سونە، دوو کوردیش، ئێستا پێکاتەکەی نۆ کەسن کە بڕیار دەدەن. بەڵێ پێکاتەکەی ئێستا نۆ دادوەرە لە سنفی یەک، دوای ئەوەی بەپێی تعدیلەکە هەر یەک لە گروپەکانی فقهای قانون و فقهای شریعە دوور خرایەوە. طبعا ئەم جۆرە لە هجوماتی کە محکەمەی اتحادیە کە بە سەرمافە دەستوریەکانی کورد بەرمەبنای ئەو تعدیلەیە کە لە 2001 ئەنجام درا، چونکە ئەم تعدیلە 2021 ئەنجام درا بووە. ئەم تعدیلە بە یەک جار یعنی هەیمەنی کرد لەسەر پێکاتەکانی عێراق بە کوردیشەوە و دەستی مەجلسی قەزای ئەعلای هەرێمی یاخود مەجلسی قەزای هەرێمی دووخستەوە لە دانانی دادوەرەکان، و لە هەمان کاتیشا بەڕاستی بەپێی مادەی 92 لە دەستور ئەبوو قانونەکە بە ئەغلەبیەی ثولثەین واتە بە 2 لەسەر 3 تێپەڕێ، هەر بە خۆی قانونی تعدیلی محکەمەکە بە تەسەوری ئێمە مخالفی دەستورە، چونکە بە 50 زائد 1 بە ئەغلەبیەی مطلق تێپەڕی. ئەمە یەکێک لە ئیشکالەتەکانی شەرعیەتی ئەم محکەمە دەستوریەیە
و جگە لەوەش بەڕاستی دەستی سەرۆکایەتی کۆماری دەرهێنا لە ئەوەی پێوترێ سوێند خواردن لە بەردەم سەرۆک کۆمار و دەرکردنی مەرسومی جمهوری، چونکە ئەم خطوەیەش گرنگێکی زۆری هەبوو بۆ کورد لەبەرەوەی سەرۆک کۆماری توانی بە مسادقە نەکردن یاخود بە دەرنەکردنی مەرسومی جمهوری محکمەی ناچار بکردایە بۆی لە پێکاتەیە مڕاعاتی کورد پێکاتی کورد بکەن. ئێستا هەرچەند دوو دادوەر هەیە، بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان و دادوەر دیار، ئەم دوانە هەردووکیانێکیان پێشتر سەرۆکی محکمەی جینایەتی دهۆک بووە، ئەوی تریان دادوەرێکە لە هەولێر. لەمەشا تقریبا مڕاعاتی تەوازوناتی ڕاستە کوردیتیایە، بەڵام مڕاعاتی تەوازوناتی سیاسی لە هەرێمی کوردستانی تیا نەکراوە بەدەستەوە. یعنی هەردووکیان هەر لە سنووری پارتی بەڵێ دادگای فیدراڵی بەڵێ وە لە ڕاستیە یعنی کێشەکە ئەوەیە کە ئێستا ئەم محکەمەیە ئەوەندەی ڕۆڵێکی سیاسی بینێ، بەڕاستی ئەوەندە ڕۆڵێکی قانونی و ئوسوڵی نابینێ.